All 45 members of the committee members. لەگەڵ هەر 45 ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا کۆبووینەوە گفتوگۆ و هەڵسەنگاندنێکی ڕاستەوخۆ و چڕوپڕ کراو بە ڕاشکاوی بە هەر 45 ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستورم ڕاگەیاند ناتوانین بەم شێوەیە بەردەوام بین ئەم هەفتەیە بەڕاستی نائومێدکار بوو من چەند خاڵێکم دیاری کردووە دەبێ پێشەوەی کۆبوونەوەی داهاتوو بکرێت و ئەو چەند خاڵە بەدی بێنین ترسی منیش ئەوەیە کە ناتوانین بەدیان بهێنین هۆکارەکەشی ئەوەیە تێگەیشتنی تەواو لەناو ئەندامانی لیژنەی نووسینەوەی دەستوردا نییە بۆەوەی کارەکانمان بەرەو پێشەوە بچن پێشنیارێکم لە نوێنەری ئۆپۆزیسیۆن لە سەرۆکایەتی لیژنەی نووسینەوەی دەستوری سووریاوە پێگەیشت لەبارەی چۆنیەتی کارکردنمان پێشنیارەکەم دایە نوێنەری حکوومەتی سووریا لە سەرۆکایەتی لیژنەی نووسینەوەی دەستور ئەحمەد کوزباری و پێشنیارەکەی ڕەت کردەوە وتی خۆت پێشنیارێک بنووسە منیش پێشنیارێکم نووسی و لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە پەسەند کرا بەڵام دووبارە نوێنەری حکوومەتی سووریا ئەوەی منیشی ڕەت کردەوە کۆبوونەوەی داهاتوومان دیار نییە و نۆی مانگی داهاتوش لە کۆبوونەوەی تایبەتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەموو وردەکاریەکان دەخەمەڕوو. Working methods for the Constitutional Committee, and these proposals were submitted to co-chair